ماوەیە کە هونەرمەندان لە پاڵ کاری هونەریە دەستیشیان کردەوە با کاری بەڕێوەبردننی چێشخانە و کەبابخانە. هونەرمەند عیرفانی وەسا محەممەد بەنیازە لە چەند ڕۆژی داهاتووە چێشخانەیەک لە سیتەک بکاتەوە و وەک باسیشی دەکەن کەبابی دەستی زۆر خۆشە. نەچمە لای خۆی کاگەفاگە فەرمیتە ئێرە کەباب بەدەست چۆن دەرەچێ هەڵەوەریە یا خۆش دەرەچێ؟ وەڵی کەباب بەدەست دەدرێت لە شیش بەدەست دەدرێت لە شیش بەس خۆش دەرەچێ یا چۆن؟ وڵی دایمە هەمیشە کەبابی دەستی من خۆش بووە بەڵام ئەوەیە کە خۆم نەیزانم وەستاکان مەیزانن. هەرەوەە ئەی وەکو برنج لێنان شلە وڵی برنج لێنان ئەگەر برنجەکەم بۆ پشۆنەوانەیە برادران بیکەنە ناو مەنجاڵەکە ڕۆن و پیازی تێ بکەن بەڕاستی برنجی دەسم خۆش. ینی ئەوەی بەستەنها سەرۆکاریەکەی. بەڵێ بە خێراتنتانەکەم دیارە هاتنی ئێوە ئێمەی گەورە کرد 964,000 کارت بەخێر بێن. دۆسپاس دەکەم. ئەم چێشخانەیە بەنیازم کەی بکرێتەوە پۆمپێکتان ناوە لە ڕۆژەکەی و مانگ و ساڵەکەی ماوەتەوە. بەڵێ ئیشەڵڵا هەر لەم 5-6 ڕۆژەیە ئێمە بە تەماین چێشخانەکەمان بکەینەوانێ بەڕووی ئەو خۆشەویستانە و ئەو بەڕێزانی کە سەردانمانەکەن. ئەمە لە پاڵ کاری هونەریە یا وازدەکاری هونەریێنی؟ نەخێر ئەلبەتە و هونەر لە ناو ڕۆحمایە بەڵام هونەرمەند ئەگەر بێ چاو لە دەست نەبێ ئەگەر بێ لە سەرقاچی خۆی بوەستێت دەبێت لەگەڵ هونەرەکەیە کارێکی کەشی هەبێت. بیرۆکەی لە چۆ هاو؟ وەڵی من ئەو بیرۆکەیە دەمێکە لە مێشکما بوو بەڵامی تر قسمەت و نسیبەکە کەوتە ڕەمەزانی پیرۆزە. کاگەرفان ئەڵێن زۆر حەز لە تەڕەپیاز و نانی تیریە لە پاڵ کەبابە کامی هەڵەبژێری؟ خۆی تەڕەپیاز و لەگەڵ نانە تەڕەپیاز زائیدە نان مساویە بە کەلانە حەزم زۆر لە کەلانێ. کاعمەرە پشکۆڵ هێنی تێرە؟ وڵای عمەر شکۆل بەس بێنم قاپی پێشۆم کە شارەزایەکی باشیە لە قاپشتنە ئەو بۆ ئەوە دامناوە ئەو کارە بۆ وەسفێرم تۆڵی ئەو تەڕەپیازەی لیەکەم وەزان مەڵێکی. کاگەرفان چیتان ئەبێ لێرە ئەو خواردنانە چین کە پێشکەشی میوانەکان یەکەن؟ وڵای هەموو جۆرە خواردنیەکمانە بێت و نانی بەیانیانیشمانە بێت هەموو جۆرە خواردنێک و بڵین کەباب و شتی مەشویات و دوایەوە خواردن و برنج و دوای خواردنی بەیانیانمانە بێت دوای ڕەمەزانی ئینشاءالله. بەڵام پشت بەخوای گەورە ئێمە بڕیارێکمان ناوە یەکەم پشتیوانی خوای گەورە ئێمە هەنگاوێکی تازە بنین لە یەکەم ڕۆژی کردنەوەی ئەم چێشخانەیە من ئەمەوێت کە خۆم مناڵی هەتی بووم بە هەتی بەخێو کراوم ئازاری هەتیوێتی ێزانم چۆنە بڕیارە ماوە یەکەم ڕۆژی کردنەوەمان هەموو ئەو خانەی بێسەرپەرشتارانە داوەت بکەم ئەو مناڵە هەتیوانە وەزائیدەن ئەو کەسانی کە ژینکە پارێزن لەسەر جادەکان خزمەتەکەن ئەو جادەیە پاکەنەوانێ و خزمەتی ئێماکەن منش حەزەکەم لەو ڕۆژەیە خزمەتی هەر هەمویان بکەم و دەستی یەکە بە یەکان ماچکەم. واتە وەکو هاوشێوەی چێشخانەکانی دیکە بۆ خەڵکی یاسایی نایکەنەوە یەکەم ڕۆژ بۆ خانەی بێسەرپەرشانیکەنەوە؟ بەڵێ بۆ ئەوان و بۆ ئەو کەسانی کە ئەو ژینگەیەمانە پارێزن ئەو جادانە پاکەنەوە ئێمە ژەمانەی ڕۆژە خزمەتی ئەوان بکەین. لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە؟ باشم شکر پشت بەخوای گەورە هەتا ئایسای عیبەم نییە شکۆ یەکەم ڕۆژە. لە ڕەمەزانە بە ڕۆژ کراوە ئەبێ یاخود تەنها بۆ ئێوارانە؟ تەنها ئێواران ئەمان بێت بەڵام ڕۆژانی کتر لە بەیانیەوەمان بێ و بەیانیانیش بە ئەنوا وەشکەڵ خواردنی بەیانیانمانە بێت. چیتان زۆر خۆشە بێوی کە تا ئێستا پێشبی نییە کەڵێ ئەم خواردنەمان ئەمانوێت زۆر بەلەزەت بێ؟ وەڵڵاهی احتیمامناناوە بە هەمووی بەڵام ئەو کاتە دەرەکەوێت کە خەڵک گێت میواندارەتیمانەکە وەختەی ترەوان قەرارێن. بابەتێکی زۆر گرنگە کە دۆخی دارایی هەوڵاتیان باش نییە نرخەکان چۆن داهێنن؟ ئەبێ ئێمە یەکەم هەنگاومان بێ گونجاو بێت بۆ خەڵکەوە تەقدیری ئەو زۆرفاکەین. بەنیازی کام لە هونەرمەندەکانی هاوڕۆ داوەتکەی بۆ ئێرە و کامیشان داوەت نەکەی؟ وەڵڵاهی من کێشم لەگەڵ هیچ هونەرمەندەکانیە هیچێکم لەو کەسانەی بۆ سوقینەم بەرامبەر هیچ هونەرمەندێ نییە ئەوەی بێت منی خەمە سەر و سەرچاوم تر ئەوکێتە سەر خۆیان بەڵام من دەرگام کراوەیە بۆ هەمویان. ئەم ڕەمەزانە هیچ بەرهەمێکی هونەریتان هەیە؟ ئەم ڕەمەزانە من وەکو خۆم نەوەڵا لەبەرەوەی سەرقاڵی ئێرە بوو بەڵام هەمیشە من لە خزمەتام ئەوە هونەرەکەم لە ناو خوێن مایە دەستپێکی ژیانی من هونەرەکەمە ئەنجا بوو کاریکە. وەسپاس بۆ بەڕێستان بە هیوای ئەوەی کە سەربەرسق بێ بڵێ لە سیتەک چێشخانەی کەبابی عیرفانی وەسا محەممەد لە چەند ڕۆژی داهاتوو ئاکرێتەوە و
کە لێرە خواردنە کوردەواریەکان و برنج و کەباب و قاز و کەڵەشێر و قەل پێشکەش بە میوانان دەکرێت لە مانجی ڕەمەزای پیرۆزدا.